لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. نۆیەمین ئاهەنگی ساڵانەی پێدانی مۆڵەتی خوێندنەوەی قورئانی پیرۆزی بۆ قیرائات و ڕیوایەتە جیاوازەکان ڕێکخست. وَكَانَ اللَّهُ عَلِيمًا حَكِيمًا. ئاهەنگی ئەم ساڵی دەستگای نووری حیکمە بە بەشداری 97 کەس بەڕێوەچوو، 64یان لە خوشکان و 33یان لە برایان کە لەلایەن 40 مامۆستاوە مۆڵەتەکانیان پێدرا. ئاهەنگەکانیش بە چەند قۆناغێک و لە چەند ڕۆژێکی جیاوازدا بەڕێوە بران. دیارە ئەمە نۆهەمین ئاهەنگی ساڵانەی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی سلێمانیە. مەبەست لە ئەنجامدانی ئاهەنگە بەروبوومی ئەم ساڵەمانە کە ئەو قوتابیانەمان کە مۆڵەتیان وەرگرتووە لە خوشکان و لە برایان ساڵانە لە ئاهەنگێکە بەروبوومەکەمان ڕاگەێنن وە قوتابیەکان تەخەڕوجەکەن. دیارە ئەم ساڵیش بەهۆی وەزعی کۆڕۆناوە نەمانتوانین لێک ئاهەنگاوە لە ئاهەنگێکی گەورەدا هەموو فێرخوازەکانمان کۆ بکەینەوە. لەبەرەوە بڕیارماندا بە 3 قۆناغ لە 3 جومعەدا، ئەم جومعەیە کە جومعەی کۆتاییە، هەینی پێشووتریش ئاهەنگەکەمان ئەنجامدا، 2 ئاهەنگ بۆ خوشکان و 2 ئاهەنگ بۆ برایان. ئەو فێرخوازانەی کە مۆڵەتی قیرائاتیان وەرگرت لەم 3 ئاهەنگەدا بریتیمون لە 97 فێرخواز، 64 فێرخوازیان لە خوشکان بوون و 33 فێرخوازیش لە برایان و کۆی مامۆسانی کە مۆڵە دەدەن لە هەر 3 ئاهەنگەکە بریتین لە 40 مامۆسا. خۆشبەختانە بەشێک لەو خوشکانی کە مۆڵەتیان وەرگرت لە قیرائاتی 10 بوون کە توانم بڵێم بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی و لە کوردستانیش لە خوشکان مۆڵەتی قیرائاتی 10 وەربگرن و لە برایانیش نزیکی 9 برایترمان ئەم ساڵ مۆڵەتی قیرائاتی 10یان وەرگرت. بەشداربووان و مۆڵەت پێدراوانی خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ قیرائات و ڕیوایەتە جیاوازەکان بە گرنگیەوە باز لەوە دەکەن و وەک خۆیان دەڵێن دەیانەوێت بۆ دنیا و دوا ڕۆژ سوود لە مۆڵەتە وەربگرن. ئامانجی ئێمە لەم وەرگرتنی ئەم مۆڵەتە و لەم خوێندنەی بکە چەند ساڵێکە خەریکین. ئامانجمان ئەوەیە ئەم پەیامە بگەێنین کە بەم ڕیواتانەی کە هاتووە بە تایبەت ڕیواتی حەفس لە قورئانی پیرۆزدا ئەم سیلسلەیە بگەینی وەکو چۆن هاتوو هەر لە خوای تەعالەوە ناردوێتی بۆ لە ڕێگای جبریل و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاشان بە سەحابەکان و پاشان بە تابعین و بەوانی کە تا گەشتۆتە ئێرە. ئێمەش ئامانجمان ئەوەیە ئەم پەیامە بەردەوام بێ بەو شێوەی کە هاتووە بەم سیلسلە پاکە و بەو شێوازەی کە هەر لە سەرەتاوە پێی هاتووە. لە شتێک نییە لە قورئان گرنگتر بێ و گرنگەکەشی ئینسان بە تایبەت لە ڕووی دەرونی و پێی زۆر پێی ئارام ئەبێ و پاشان ئاکارە ڕەوشتیەکانیشی ئەگەر بەکردەوە بیکا بەکردەوەتیایە زۆرتیایە سەرکەوتووە بێ ئینشاءڵڵا. وەکو سوود بینین لەم مەراسیمە، ئەم مەراسیمە هەم سوودی دنیا هەم سوودی قیامەتی تیا، چونکە ئێمە مەراسیمێکە کە ئێمە بەستۆتەوانێ بە زانستی قورئانی پیرۆز کە کەلامی خوای گەورەیە جەل جەلالو هەر لە ڕێی ئەم دەستگایوانە ئەم جۆرە مەراسیمانە و هەروەها ئەم زانستانی کە ئیخوێنین پەیاممان پێ ئەگەیاندرێ بەوەی کە لە دنیادا جێدەستی خۆمان دیاری بکەین لە خێر و لە سوود بۆ چواردەوڕمان و هەروەها بۆ خۆشمان و هەروەها سوودێکیش بۆ قیامەتی خۆمان کۆ بکەینەوانە. لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری جگە لە فێرکردنی قورئانی پیرۆز و پێدانی مۆڵەت بە فێرخوازان کە ماوەی 9 ساڵە بەردەوامی هەیە تا ئێستا بەدەیان خولوسی میناری بۆ لاوان لە کوڕان و کچان لە بوارەکانی پەروەردەی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ڕێکخستووە. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.